کاکە زەندی کوی وەزت کووە لەبەرەوەی کودرێ لە مێژە یەکتر دەناسین لێ پرسیارم نەکرد و چ کارەی و چ دەکەی و ئەوە عمرەکە ماشەڵەیەک دەناسین معلوماتت هەیە ئاخوای گەورە لە ساغت کاتن ئەمە بەسای جەنابیش داتنێ گوندی قەشقەی ئەگەر هەر لە زەیەکە ڕادەست بکەین زەی چاک بە تەنیشت قەشقەدارێکە زەی بچووکە سوودی ئەو زەی چیە لە بۆ گوندەکەی تانی تا مەسەنە کودرێ تا ڕادەی ئیستیغلالکەن لە بۆ خۆتان وەکو سوود بینین طبعا کاک سەرکار ئەو زەیە ئەوە دەڕواتن هەتا خوارێ هەتا پێی دێن زەی بچووک زەی بچووکە و کۆی گشتی عێراق لە هەرێمی کوردستانەوە سوودی دەبینی بەڵام بەنسبەت گوندەکەی ئێمە طبعا خەرێک پێشەموو شتێک ئەگەر ئەو زەیە کەمکە ئەوانەی زرعات برێن کشتتوکاڵ دەکەن ئەگەر زێ کەمکە بیرەکەش کەم دەکاتن تووشێ و گرفتە بوونە ینی هەمووی دەبی دووبارە دەست بۆ بکاتن بیرەکانی خۆیان چاپ بکەن ئەگەر زیاد بکاتن ئەوە کەواتە وەزئی بیرەکە لۆ مەسەلەی ئاودان و ئاودێری و کشتتوکاڵەوەانە زۆر باش دەبێت لۆ مەسەلەی ڕاوماسیش ئەوە دیارە خەرکەچی باش لە وەرزی گەرمادێن ڕاوماسی دەکەن و لێرە ینی ئیسفادەی باشان نەکردیان بەڵام مەترسیشی هەیە ها لە وەرزی گەرمە ئەوانەی کە دێن مەلوانی دەکەن بەڕاستی ینی ئەو سار وابزانام نەمبیستە خەڵک برن خنکابی بەس وەڵاهی ساری ڕابرد و ساری ئەولاتر و یعنی خەرکەر خنکە ینی مەترسی هەیە بەڵام بەگشتی لە وەرزی زستانیش ینی وەنەی بنی وڵای زیانیشی هەیە خەرکەیە ینی خاز دەکات زرعاتەکانی دیکە دەکاتن کەلەم و برێن هەرچەندە کەلەم لێرە کەم دەکرێتن تور و سرق و ئەو شتانە بابەتانەیە زیاتر کە زیاد دەکات زاروە هەیە لیم دێنی لە سەری دادن یعنی ئەوەش زیانەکە و پێیان دەگەنی کاک زەندی عەفو دائما ئاو بە هەر شوێنێکدا بڕواتن شوێنی سیاعیری دەکرێت ئیستفادەی هەیە لۆ ناوچەکەی بەس ئەلێرە دەبین کو بڕێک هیچ کەین لە ڕووی گەشتیاری و یان نەتوانرایە ئیستفادە لێ بکرێت کاک سەرکار لێرە ئەگەر تو بتوێ پرۆژەک بکەیەوە تەبعاً شارەزای پێویستی بە ئەنجازە هەیە ئەنجازەش ینی بەڕاستی دەبی لە حکومەتەوە وەربگیرێت تا چەند ڕەزامەند دەبی لە ئەوی تو بتوانانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکەیت ینی هەیە ئەو حەولەیدایە بەڵام هەتا ئێستا بەجددی وەکو پێویست یاخود بە شێوازێکی ڕسمی نەچوویتە بواری جێبەجێکردن ئەگەرنا هەمومان دەزانین ئەو منتیقەیە چەندی هەوراز بیەوە لەبەروێ ئاوا دەبتە شوێنە چیزی ینی بەکەیف خۆت دەتوانێت بکەیە سیاحی بەڵام بەداخەوە ئیسفادەی لێ نەکرا ئەگەر خۆشتان بە ڕێگایەکە دەهاتن ینی چۆن بوو ئەگەر ئیسفادەی لێ بکرا بووەکەتان ڕێژ خراپە ڕێگایکی زۆر خراپە ینی دەبواە حکومەت پێشەموو شتێک بیری لەو ڕێگایە بکردای لەبەر ئەوە نایە زۆر ئەوانەی کە ئێستا پرۆژەی ئاویشی لەسەر کرایە کە بناوی پرۆژە ئاوی قوشتەپەی کاک سەرکار ئەمێن چەند قسەکەیە دەکەم وەکو پامەکە لە ڕێگای تەلەڤیزۆنەکەتانەوە هیوادارم نەیبڕن چکە قسەکەم لە بەرژەوەندی خەڵکە و حکومەتیش بە پێی بزانی بەڕاستی بەناو گوندی قەشکە وەکو باسمان کرد منتیقەی لەکایەتی بۆڕی نەفتی پێدا دەڕواتن دەستە خۆرمەڵە و غازی سروشتی کە دەڕوا ئەوش لۆ پرۆژەی کارەبا دەڕواتن ئەوە دەزانین و ئاخریشی ئەو پرۆژە ئاوەی پشتم کە دیارە ئەو پرۆژەیە کرایەوە پرۆژەی گەورەیە بە ناوی پرۆژەی ئاوی قوشتەپە لەوانەیە گوندەکەمان دانیشتوانی ئێرە تا ڕادێک بەڕاستی گلەیی ئەویان هەیە کە مادەم پرۆژەی ئەوها گەورە لۆ خزمەتی خەرێک و لەسەر ئەو زەیەکرایە دەبوو یەکەم بە ناوی گوندەکەی ئێمە بووە یعنی چونکە ئاوەکە خۆ ئێمەش لە ئفراز کەمتر نین ئەوە یەکەمیان دووەمیشان دەبووە بیریان لەوە بکردا تەنیا 18 کیلۆمەتر ڕێگایە کە کاول بۆ وەزی ئەو ڕێگای بەڕاستی لۆ دانیشتوانی ئێرە زۆر خراپە یعنی دەبواە هەموو بیر لەوە بکەنەوە کە لە ڕابردوو ئەو گوندە و هەتا گوندەکانی دیکەش بەڕاستی زەحیەی شۆڕش بوونە ئەو گوندەی ئێمە لە 100 شەهید زیاتری هەیە بەڕاستی بەداخەوە ئێستا عەفوم دەکەی بێ لە پرۆژێ ئاوەکەی ئەوە هیچ ئەویت کە باسی بۆڕی غاز و نفتیش غاز و نفتیش بەناو عقاریدا دێتە نفتەکە لە بینی چارەگردەرە و گوندی چارەگردەرە و قەشقا بەناو ئاقاری قەشقەدا دەڕواتن و غازەکەش هەر بەناو ئاقاری قەشقەدا دەڕوات لە برێن دەرماناو بینی چیاسەرمی و دەرماناو دێتەوە ناو ئاقاری قەشقا دەچیتەوە
شوێنی دروستکردنی کارەبا ئەوەی کارەبای هەولێر دابینەکەی ئەحمەد ئیسماعیلی بابزان پێ دەرێن یعنی ئەوانە یعنی زەرورە بەڕاستی لە بەرچاو بگیرێتن يعني بكوزكي كودار قصة دري هيكل وكراز رشيد جقن له صار بحش بەداخەوە والله هاالێ يعني أقول بندقي استفادة عني لك والله خەرکە کەمان ئەو گلەیان هەیە ئەوجا لەوەش یعنی کە خەرک بەڕاستی نیگەرانە لەناو هەمان ئەو گوندە و پرۆژەی تەوزیعاتەکە کرایەوە پەمپی پێ دەرێن بەناوی گوندە چکە کرایە ملا زندي من هبي دم ملا زندي باواز لك لي غازن من خرشي گوندي قشقه ذات بإشكال خەرچی قەشقا لە ئیستەدا زیاتر پرۆژەی ماسیان هەبوو بەس لەو فترێ نازانم کەمیان کردەوە بەڕاستی دەرە دەکەن دەرە ئاگەنمەشامی دەزانێت چیە و خاوەنباغەکانیش لە ڕۆژی چوارشەمان و پێشەمان دێنەوەوانە باغیان هەیە چەند باڵ دەبێ قەشقا ئێستا حالیان 35-36 مار دەبێت 35 بێجگە باغەکان چکە باغەکانیش تقریبان ژمارەیان زۆرە ئەوانە ئیدا لە پێشەمە جوعان دێن عادي سفرين عادی سەفرێنە و وەڵا کەشەوەیەکی جوانیشیان دروست کردیا یعنی پێشتر و دار و درەختە لێرە نەبووە بۆ ئاستەیوانەوە بەڕاستی مادەم چەمەکان کۆتایی پێهات چکە لە ڕابردووە و بەرچەم بوو بەری ئێرە چەم بوو کەس نەیدەوێرا بێت ناو چەمانە بەڵام بەهۆی زیاترکردنی ڕوبەری کشتتوکاڵی وای کرد ئەو چەمانە نەمینێ ئەخۆ دەی مقابلەکی مقابلەکەش چییە خەرک کە باغی کردەوە ئەو باغانە تەبعاً داری باشی چەندێ و لەو کەشەوە باشە و ینی بەتایبەت لە وەرزی گەرما دەستەکانت خۆش بی سپاست دەکەم قەلب ساغ بی و سپاسش کە میوان دایت کردین